من ناوم علي عبد الرحمن مصطفى وخەڵکی گوندی گۆبتەپەی شەهیدم و هەر لە مناڵیمەوانێ ئەم عەرزە لە باو و باپیرەوە بۆمان بەجێماوە ئیتر خەریکی باخ و باغدارین و من خۆم مالیدم 75 و لە ساڵی 86 و 87 وانێ ئیتر ئێمە هەر خەریکی زرعات و باغدارین و ئیترە هەموو قەیسی زیاتر قەیسی و هەنارمان هەیە و ئەم قەیسیە ئەمە ئێمە پێڵێن ڕۆیاڵ لەبەرەوەی قەیسێکی زۆر باشە لە هەموو قەیسەکان ڕەغبەتی زیاترە لە بازار ڕاو قەیسێکی زۆر جوانە بەڵام ئەم ساڵەکەی تر تۆزێ بەوای سێ ڕۆژ زوقم هەبوو بای ئەو سێ ڕۆژ زوقموانێ بەربوومەکەی کەم بوو بە سوپاس بۆخوای گەورە هەر باش بوو ئەم ئیترەمە من مامەکەی حیمانە خۆمان متروبەیەکەین هەمانە ئەیکڕین ئەم نمامە لێ دەین دوای 3 ساڵ دێتە بەرهەم ئەم ساڵ و پار بەراورد بە پێرار دەرەجەیەک بوو پێران ماشەڵڵا لەغ لەسەر عەر بوو بەڵام ئەم ساڵ و پار لەبەرەوەی زوقم هەبوو ئەم ساڵ زوقم هەبوو 3 ڕۆژ زوقم کەوت بای ئەو زوقموانێ کاتێک گوڵوکە بوو ئەو 3 ڕۆژ زوقمە گوڵەکەی زۆر وەران بەڵام سوپاس بەخوای گەورە لەگەڵەوەش هەر باش بوو لەبەرەوەی لە بازاڕە پارەیە کرد و سەرفە بوو باش بوو سوپاس بۆخوای گەورە لە ڕووی نرخەوە بەراورد بە ساڵان ئەم ساڵ باشتر بوو لە ساڵان وەکو پارە بەڵام وەکو کەم ئەم یانەگەرێکە پار 10 تەنی هەبوو بێ ئەم ساڵ 2 تەنی هەبووە ئێمە زیاتر ئەچینە سلێمانی لە سلێمانی لە عەلوێی سلێمانی لێ ساغەکەینەوەنێ مشتری تایبەت بە خۆتانێ یاخود بەخوا لە 150 مشتری تایبەتی خۆمانەیە لەبەر ئێمە کە ئەوی بینەوە قاتعا و قاتعا مشتری خۆی هەیە یا عەرەب بارێکە زیاتر عەرەبیش بارێکە ئەم ساڵ عەرەب کەمتر بەڵام چەند ساڵە ئێمە زیاتر عەرەب بارێکرد لە سلێمانی نا هەنووع بە قەیسی هەیە بە شەربەتی هەیەخوا هەیە ئەوها بە چیلۆی کڕێ باتۆ دێخوا هەیە ویشکێ کاتەوانێ هەیە کاتە مرە بە ئیتر بەڵام قەیسی ئێمە زیاتر کە ئەڕوا بۆنەوە عەرەب وشکە کاتەوە بەڵام بۆ سلێمانی قەیسی جوان لە سلێمانی ئەوە بۆ خواردنەوە بۆ شەربەت و بۆم شارێ ناوکەکەی ئەو کەسە ئێمە خۆمان ناوک زیاتر لەبەر ئێمە خۆمان زیاتر وشکی ناکەینەوە هەر بەتەڕی فرۆشتن بەڵام ئەو کەسانی کە ئەیکردن بۆ ناوکەکەش هەر بەکاردێتەوەوانی ئەتوانی لێ دیتەوە دوای متوربەی لەسەرکەی ئەتوانی ناوکەکەی خۆشەکرێ وەکو بادەم لە بادەم بگرە خۆشتر ئەگە خۆشەکەی تا ئێستا لە 250 تەبعەوە تا ملیۆنێ تا 100 ملیۆن وەکو جوتیاری گۆبتەپە پێم شک نایە یارمەتی یەک جوتیاری کردبێ ناڵێن هۆکار چییە؟ هۆکاریەوەی بێ پلانی حکومەتەکەمانە توگە حکومەت پلانی نییە ئەگەر پلانیە بێ دەبایە یەکەم شت دامی جوتیاری بکردایە